گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. هێرشی چەکدارانی داعش بۆ سەر ناوچەی دەیرەزوور لە ڕۆژئاوای کوردستان، بەردەوامی ناڕەزایەتی کرێکارانی کۆمپانیای تەقدیس لە خوراسانی ڕەزەوی، گیان لەدەستان و برینداربوونی سێ سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم، لەسەر کاردەرکردنی 1500 کرێکاری ئۆتۆمبیلسازی بەم و لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. خۆکوژی کچێک لە کرماشان بەهۆی بێبەشکرانی لە خوێندن. ڕۆژی ڕابردوو کچێک خەڵکی شاری کرماشان بەهۆی ناتەوانی ماڵی بنەماڵەکەی و دابین نەکردنی پێداویستیەکانی خوێندن کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بەپێی راپۆرتەکان ئەم هاوڵاتیە بە ناوی کەوسەر دەرویشی تەمەن 16 ساڵ و دانیشتووی شارۆچکەی جەعفەر ئابادی کرماشان بەهۆی خراپی دۆخی ئابووری بنەماڵەکەی باوکی توانای دابینکردنی کەلوپەلی پێویستی ڕۆشنی کچەکەی بۆ قوتابخانە نەبووە و بەو هۆیەوە ئەم کچە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. شایانی باسە لە سەرەتای ساڵی نوێ خوێندنی ئەم ساڵەوە کۆمەڵێکی زۆر لە قوتابیانی شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان سیاسەتە هەڵەکانی ڕژیم لە ئاست سیستەمی ئامۆزشی و پەروەردەیی کۆمەڵێکی زۆر لە قوتابیان و خوێندکاران وازیان لە خوێندن هێناوە. هێرشی چەکدارانی داعش بۆ سەر ناوچەی دەیرەزوور لە ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی یەکشەممە 6 ڕەزبەر ناوچەی دەیرەزوور لە باکوور و ڕۆژئاوای سووریا لەلایەن چەکدارانی داعشەوە کرایە ئامانج و هێزەکانی سووریای دموکراتیک بەرپرچی هێرشەکانیان دایەوە. بەپێی راپۆرتی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک بەهۆی هێرشی چەکدارانی داعش بۆ سەر شارۆچکەی ئۆبیرهایج سەر بە دەیرەزوور بۆ سەر بنکە و بارەگاکانی هێزەکانیان 4 شەڕڤانی هێزەکانی سووریای دموکراتیک گیانیان بەخت کرد و یەکێک لە چەکدارانی داعش کوژرا. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشی چەکدارانی داعش و هێزەکانی سەر بە حکوومەتی نوێی سووریا بۆ سەر ناوچە جیاوازەکانی ڕۆژئاوای کوردستان بەلانی کەم 13 شەڕڤان گیانیان بەخت کرد و چەند کەسی دیکەش بە سەختی بریندار و لە دۆخێکی خراپی تەندروستیدا. بەردەوامی ناڕەزایەتی کرێکارانی کۆمپانیای تەقدیس لە خوراسانی ڕەزەوی. ڕۆژی یەکشەممە 6 ڕەزبەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە کرێکارانی کارخانەی تەقدیس لە خوراسانی ڕەزەوی دژ بە وەدینەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت هاوکات لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێ خوێندن توانای دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ منداڵەکانیان نییە. بەشداربووان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها گوشاری ناوەندی قەزاییەکان بۆ سەر بەرپرسانی ئەو واحدە بە مەبەستی پێدانی حەقدەست و مەزایای کرێکاران بوون. خراپی دۆخی حسەین ڕەونەقی لە زیندانەکانی ڕژیم. حسەین ڕەونەقی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی قەزەل حەساری کەرەج بەهۆی مانگرتنی لە خواردن دۆخی تەندروستی مەترسیدارە و پێویستی بە دەرمانی دەستبەجێ هەیە. بەپێی دوایین هەواڵەکان خوشکی ئەو بەندکراوە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکات کە حسەین ڕەونەقی بەهۆی مانگرتنی لە خواردن دۆخی تەندروستی لە خراپیدایە و جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە لە ئەگەری تووشبوونی براکەی بە کارەساتێک ڕاستەوخۆ ڕژیمی کۆماری ئیسلامی بە بەرپرسیار دەزانێت. ئەم بەندکراوە سیاسیە بۆ ماوەی زیاتر لە 22 ڕۆژە دژ بە خراپی دۆخی تەندروستی بەندکراوانی سیاسی، بایەخنەدانی ڕژیم بە دۆخی تەندروستی بەندکراوان و سەپاندنی حکمی ناڕەوا بەسەر زیندانیانی سیاسی و عەقیدەتی مانی لە خواردن گرتووە.
گیان لە دەستدان و برینداربوونی سێ سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی تەقەی ڕاستەوخۆی ڕوو بە سوختبەران لەلایەن هێزەکانی ڕژیم و ڕاوەدوونانیان لە شارستانی ڕێگانی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان سوختبەرێک گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سوختبەرێک بە ناسناوی وەحید ڕێگی شەهلیر تەمەن 37 ساڵ و باوکی 2 منداڵ بەهۆی تەقەی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا و هەروەها 2 سوختبەری دیکە بە ناوەکانی ئیبراهیم ئاتەش پەنجەد ئەدامەنی تەمەن 28 ساڵ و خەڵکی ئێران شار و نەزیر ئاریان تەمەن 21 ساڵ و خەڵکی هەمان شار بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسە بەپێی ئامارە فەرمیەکان ساڵانە زیاتر لە 43 سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆ و بێ ئاگاداری هێزەکانی ڕژیم گیانیان لەدەست ئەدەن و هەروەها بەدەیان کەسی دیکەش برینداریان کەم ئەندام ئەبن. لە سەرکاردەرکردنی 1500 کرێکاری ئۆتۆمبیلسازی بەم. لە ڕۆژانی ڕابردوودا 1500 کرێکاری ئۆتۆمبیلسازی بەم بە بیانووی نەبوونی داهات لەلایەن خاوەنکارەکانەوە لەسەر کار دەرکران و بەرپرسان وەڵام دەرەوەیان نین. بە وتەی کرێکارانی لەسەر کار دەرکرا و خاوەنکارەکانی ئەو شێرکەتانە بە بیانووی نەبوونی داهات و هەروەها ناتەوانی کۆمپانیاکان بۆ دابینکردنی بیمەی دەرمانی کرێکاران لەسەر کار دەرکراون. بەڵام هاوکات لەگەڵ دەرکردنی ئەو کرێکارانە کۆمەڵێکی زۆری دیکە لە کرێکاران لە ئەو شێرکەتانە دامەزراون کە زۆرێکیان لە کەسانی نزیک بە بەرپرسان بوون. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە لە دۆخی ئابووری ئێستادا دەرکردنی ئەو کرێکارانە کە پیشینەیەکی زۆریان لە سەنعەتی ئۆتۆمبیلسازیدا هەیە بە هیچ شێواز و بیانوویەک قبوڵ ناکرێت و پێویستە ئەو کەسانە بگەڕێنرێنەوە سەر کارەکانیان. هەروەها جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕەزایەتی. مانگرتنی مەهدی فەراحی شاندیس لە خواردن. ڕۆژی شەممە 5 ڕەزبەری 1404 هەتاوی مەهدی فەراحی شاندیس بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین دژ بە گواستنەوەی بەندکراوانی سیاسی ژن بۆ زیندانی قەرچەکی وەرامین مانی لە خواردن گرت. ناوبراو لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە دەکات کە دژ بە گیان لەدەستانی سومەیە ڕەشیدی بەندکراوی سیاسی کە بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی زیندان لە ئاست تەندروستی زیندانیان گیانی لەدەستا و هەروەها خراپی دۆخی سیستەمی دەرمانی زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی مانی لە خواردن گرتووە. ئەو بەندکراوە لە بەردەوامی بەیاننامەکەدا خوازیاری گەڕاندنەوەی بەندکراوانی سیاسی ژن بۆ زیندانی ئێڤین و هەروەها ئازادی دەستبەجێ زیندانیانی توش بوو بە ئەو نەخۆشیانە کە چارەسەری دەرمانی نییە بۆیان. ئەشکەنجە و ئازاری هاوڵاتیانی بەلوچ لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون هێزەکانی سوپای پاسداران لە شاری ڕاسەک سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بە هۆکارێکی نادیار هێرش دەکەنە سەر هاوڵاتیەکی بەلوچ و ئەشکەنجەی ئەدەن. بەپێی ئەو وێنانێ گەیشتوون هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەبێ هۆکارێکی دیار و بە بەڵگەی قەزایی لە پێش چاو هەمووان هێرش دەکەنە سەر هاوڵاتیەک کەلوپەلەکانی زەوت و بێڕێزی پێدەکەن. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا و لە سەروبەندی ساڵیادی هەینی خۆیناوی زاهدان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ملیتاریزەکردنی ئەو ناوچەیە و هەروەها سازکردنی جەوێکی ئەمنیەتی دەیانەوێت دەنگی ناڕەزایەتی خەڵک ببڕن و هەروەها بە ترساندنی خەڵک هەر ئەگەرێکی ڕاپەڕینەوەی خەڵک لە ناو ببن. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئیعدام کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی ڕەسوول نووری، مەحموود نەزەری، سەعید پارسیایی و ئیسماعیل ڕەحیمی تەبار لە زیندانەکانی ناوەندی عێراق، جیرفت و عاڵیابادی شیراز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئیعدام کران. هاوکات 3 زیندانی دیکە بە ناوەکانی قودرەت دێحقانی، خەشایر میری و مەهدی وەیسی
لە زیندانەکانی عادڵابادی شیراز ناوەندی گورگان و خوڕەم ئاوا لە سێدارە دران. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.